بینەرانی خۆشەویست ئەمڕۆژ لەگەڵتانین لە تەوەرێکی نوێی تەندروستیە بێگومان باسی سکپڕیەکەین وەکو کردارێکی فیسیۆلۆجی و ئاسایی لە هەمان کاتیشە باسی ئەو گرفتانەکەین کە لە کاتی دووجیانیە لە خانمانە دەرەکەوێت بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر ئیسرامان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە. دکتۆرە بەخێر بێ بەیانیت باش. باش دووجانی حاڵەتێکی نۆرمەڵە یاخود ئەکرێوەکو جۆرێک لە نەخۆشی یاخود جۆرێک لە گرفت سەیری بکەین. بەڵێ بەتەکیید دووگیانی حەدەسێکی نۆرماڵە هەموو ئافرەتێک زۆربەی ئافرەتەکان یعنی دووگیان ئەبن و هەستی پێ ئەەکەن بەڵام حاڵەتێکی تۆزێ سترێس و هەندێک گۆڕانکاری ڕوئەیە لە گیانی ئەو ئافرەتە دووگیانە با بڵێن کە هەستەکە شتێکی ناتەبیعی لە گیانیە ڕوئەیە بە ئەوش بەهۆی گۆڕانکاری هۆرمۆنات بەعزە هۆرمۆنات لە گیانی ئەو ئافرەتە یەکێک لەو هۆرمۆناتانە پرۆجستیرۆنە کە ئەبێتە هۆی هەندێک نیشانە دەرئەکەوێت لەو ئافرەتە دووگیانە با بڵێن یەکەم شت کە سوڕی بانگانەی نامێنێ ئەوە یەکێکە لە نیشانە سەرەکیەکانە کە پێی بزانێت کە دووگیانە لە دواییە هەستەکە بێتاقەتە مەسەنگیانی یێشێ حەزەکە زۆر پاڵکەوێ زۆر بخەوێ دوای ئەوە دەست پێ ئەکا بە دڵتێک چوونەوە بعضێکیان سەرەتای 3-4 سەعاتی بەیانیان هەستی پێەکەن بعضێکیشیان ئەم دڵتێک چوونەوەیە ئەبێتە ڕەشانەوەش و ئەبێتە حاڵەتێکی زۆر قرس کە تەسیرەکە لەسەر ژیانیان با بڵێن پێویستەکە پزیشکی ینی سەردانی دکتۆرەکانیان بکەن لەبەرەوەی هەندێکیان ئەگاتە مەرحەلەیەک وشکە بێگیانیان پێویستەکە مەسەرەن داخڵ بەداخڵ بوون و پێویستەکە بە بازێ دەرمان و مغەزی و ئەو شتانە لەبەرەوەی یارمەتیان بین تێپەڕێنن ئەم مەرحەلەیە سەر گرفتەکانی دووجانی بەڵام ئەمە بە بینەرانی خۆشەویست بڵێ میواتوان لە کۆمنت پرسیارەکانتان بنووسن لە پێیجی فەرمی کورساتەوە ئێمەش ڕاستەخۆڵامتان بۆ وەرگرین. دکتۆر بۆی کە سکپڕێکی تەندروست ڕووبات لە کێوە خۆ ئامادەکردن پێویستە بۆ ئەو سکپڕیە؟ باشتر وایە 3 مانگ پێش سکپڕی ئەو ئافرەتە کە حەزەکە ینی پرۆژەی دووگیانی ببینێت ئەبێ سەردانی دکتۆرەکەی بکات و خۆی ئامادە بکات بۆ ئەم پرۆسەیە. بۆ نمونە هەندێک ئافرەتی دووگیان هەیە مەسەرەن خۆیان نەخۆشیان هەیە با بڵێن مەسەرەن پەستانی خوێنیان هەیە یاخود شەکرەیان هەیە یاخود گەشکەیان هەیە ڕەبوویان هەیە هەندێک نەخۆشی درێژخایانیان هەیە گرنگە 3 مانگ پێش ئەوە سەردان بکەن و مەسەرەن کۆنتترۆلی شەکرەکەیان بکەن یاخود زەختەکەیان بکەن هەندێک دەرمان وەرەگرن لە کاتی مەسەرەن ئەوانەی کە نەخۆشی گەشکەیان هەیە یا ڕەبووە ئەبێ دکتۆرەکەی بۆ بگۆڕێتەوە لە کاتی حملە گرنگە ئەوە لەگەڵ ئەوەشە هەندێک دەرمان هەیە کە زۆر زەڕورە لەبەرەوەی کۆرپەلەکە بپارێزی لە هەندێک بڵێن نەخۆشیەکانی عەمودی فەقەری فۆلیک ئەسید وەرگرتن و هەندێک ڤیتامینات و ئەو بابەتە زۆر گرنگە. کەواتە مەبەستی بەڕێزت ئەوەیە کە پلان هەبوو بۆ دووجانیەکە پێویستە سەردانی پزیشک بکەن لە یەکەم ڕۆژی پلان و بڕیارەکە. باشە پرسیارێکا تۆ باسی خواردنی ماسی و جگەرەکە لە کاتی دووجانیە هیچ گرفتێک دروستەکە یاخود ئەگەر دروستێکە چی ڕۆیات؟ خۆی ئێمە ئامۆژگاریمان ئەوەیە لە کاتی دووگیانیە هەشتێک جوان نەکوڵابێ یان نەبرژابێ نەخورێ نەک هەر ماسیش با بڵێن شیر و گۆشتی سوور و ئەو شتانەژە بێت جوان کوڵابێ و برژابێ لەبەرەوەی بیان پارێزێن لە بەعزە ئیلتیهابات لە بەعزە بەکتریا کە ئەبێتە هۆی لە بارچوونی ئەو کۆرپەلەیە. ئەو ماسیانە کە نابێ بخورێ لە کاتی حملە هەندێک ماسیە کە مادەی زئبەقی تایە مێرکوری پێ ئەڵێن ئەوەش طبعاً ژەهراویە بۆ
جهازی عصبی مناڵ هەندێک نقصانی دروستەکە لەبەر ئەوە ئێمە حەزمان لێ نییە خصوصا سەرەتای سێمانگی حمل ناڵێن هەموو يعني لسرتاي سيمانك جگەری حیوان بە هەمان شێواز ڤیتامین ئەیەکی زۆری تیابێ ئەوەش ئەبێتە هۆی نقصانی جهازی عصبی لەبەر ئەوە تەنها لە سێمانی سەرەتایی سێمانگ طبعا خۆتەزانی خۆنەغەکانی حمل دابەشەکرێ لە سەرەتایی حملەوە هەتا 12 هەفتە اینجا لە 13ەوە تا 28 لە 28ەوە تا 42 هەفتە ئاوا ئێمە دابەشیەکەین لەبەر لە سەرەتا چونکە زۆربەی ئەندامەکانی ئەو کۆرپەلەیە دروستە بێ لە سەرەتای 12 هەفتە حەزمان لێ نییە ئەو شتانە بخۆنە ئێمەش خۆشبەختانەوە بزانام ئەو ماسیانە کە پێڵەن شارک و هینەکان لە وڵاتی ئێمە نییە بەڵێ پرسیارێکا تۆ بگومان ڕەنگە پرسیاری زۆرینەی خەڵکیش بێ لەم چەند ساڵی دوایە بابەتی خەستبوونەوەی خوێن لە ناو خانمانی دووجانە زۆر بڵاو و زۆر جاراڵن بۆی ئەوە چەندین جار ناڵمان لەبار چووە ئەم بابەتە چییە خوێن بۆ خەستە بێتەوە لە دووجانی ئەمە لەبەر ئەوەی شێوازی خواردن و با بڵێن لایفستایلی ئافرەتان زۆر گۆڕاوە سیرەکەی ئێستا خانمان زیاتر مەسەلەن شەوان زۆر یعنی درەنگ ئەخەون و درەنگیش هەڵەسن خواردنیان ناتەندروستە زیاتر ئاعتیمادیان لەسەر کاربۆهایدرات و نەشەویاتە زیاتر لە پرۆتین و میوە و سەوزەوات و ئەو شتانە لەگەڵ ئەوەشا سترێس و قەلەقی یەکێکە لە هۆکارەکانی فرەکیسی هێلکەدان دروستکردن فرەکیسی هێلکەدانیش طبعاً وای لێ ئەکا ئەو ئافرەتە بەرەوە قەڵەوی بڕوە هۆرمۆناتی تێک بچێ ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی خەستی خوێن چونکە ئەم جۆر کەسانە معڕەزن بۆ بەرزبوونەوەی زەختی خوێنیان بۆ شەکرە معڕەزن بۆ شەکرە و ئەم نەخۆشیانە وای لێ ئەکا خوێن بە تەبیعی ناچێ بۆ ئەو مناڵە لەبەر ئەوە تووشی خەستی خوێنە بن باشە خانمێک کە دووجان بێ چی بکە بۆی تووشی خەستی خوێن نەبێ یاخود چ نیشانەی لە خۆیان بەدی کە ئاماژە بێ بۆی کە خوێنی خەست بۆتەوە باشترین شت بۆ خانمان یعنی خواردنیان زۆر ئەبێ باڵانس خواردنێکی باش بێ هەموو شتێکی تیا بێ بە شتێکی ینی کەم با بڵێن کەم نەشەویات کەم پرۆتینات کەم میوە سەوزەوات ئەو شتانە لەبەرەوەی زۆر قەڵەو نەبن زۆر کێش وەرنەگرن لە کاتی حملە ئەمە یەک دوو خەوێکی تەندروست با بڵێن زوو خەوتن و زوو هەستانەوە ریاضەکردن کەمتر نەبێ لە نیو سەعات لە ڕۆژێکە ڕۆشتنەوەی ڕێبێ مەلەکردن بێ ریاضەیەکی بەسیط ناڵێم زۆر قرس بێ و یعنی تەئسیرکە لەسەر حملەکەیان با بڵێن ئەمە زۆر گرنگە بۆ ئەو شتە زائیدەن ئەگەر مەسەلەن نەخۆشیەکانی شەکرە و پەستانی خوێن و ئەوانە ئەبێ عیلاج وەرگرنەوە بێ سەردانی دکتۆرەکانیان بکەن لەبەرە تەئسیر نەکا بۆ ڕۆشتنەوەی خوێن و ئۆکسیجین بۆ مناڵەکە خانمێک پرسیاری کردووە مناڵەکەی لە پێنجمانی سکەکە لە بارچووە بەڵێ احتیمالە جاری داهات و یعنی ئەگەرێک هەیە کە دووبارە بێتەوە خۆی گرفتەکانی با بڵێن یەکەم و دووەم قۆناغی حمل وتمان یەکەم لە سەرەتاوە تا 12 هەفتە و لە 13ەوە تا 28 احتیمالی لە بارچوون زۆرە بەرێسە تا 50 ئەوانەی کە لە سەرەتای حمل با بڵێن تا 12 هەفتە بەهۆی کێشەی کرۆمۆسۆماتەوە مناڵ لەبارەچێ زیاترین هۆکارە بەڵام لە قۆناغی دووەمەوە ئیلتیهابات دەورە بینێ بۆ لە بارچوون زائیدەن مەسەلەن زگماگ مشکلەیەکی ڕەحم هەبێ مەسەن دیواری ڕەحم هەبێ کە ئەو ڕەحمە دابەشکە بە دوو بەشەوە احتیمادەکە لەسەر ئەو دیوارە چەند درێژە چەند مناڵ ئەتوانێت جێی خۆی بکاتەوە لە ناو ئەو ڕەحمە ئەمەش ئەبێتە هۆی لە بارچوون سەراو تەقین پێشوەخت ئەبێتە هۆی لە بارچوون با بڵێن ئەمە یعنی هۆکارە سەرەکیەکانە بەڵێ باشە پرسیارێکا تۆڵێ زۆربەی خانمان
لە کاتی دووجانی تووشی قەبزێکی زۆرە بن و دوجار ڕەنگە لەگەڵیان بمێنێتەوە لە دوای مناڵبوونیش. بەتەکید ئێمە تەواومان نەکرد لە نیشانەکانە قەبزی بەهۆی هەمان هۆکار پرۆژستیرۆن بەرزە بێ ئەوەش ئەبێتە هۆی لاوازی ڕیخۆڵە لەبەر ئەوە تووشی قەبزی ئەبن و با ئەبن لە ینی بایان زیاترە بێ لە ناوسکە باشترین شت بۆ حەلی ئەو کێشەیە ئەو خواردنەوەیەکی زۆر شلەمەنیەکی زۆر خصوصا بەیانیان کە هەڵەسن لە خەو ئەوە زۆر یارمەتیانەیە بۆ ئەوش شتێکی کاتیە با بڵێن کەم خوێنی لە کاتی دووجانی گرفتە یاخود ئەوش بەشێکی پرۆسەکەن بەتەکید گرفتە هەتا با بڵێن 12 هەفتە هیمۆگلۆبین ئەبێ کەمتر لە 11 نەبێ ئەگەر کەمتر بوو ئەوە بە کەم خوێنی دایانێن کەم خوێنیەکانیش طبعاً جۆریان هەیە وەکو چۆن بزانین مەسەرەن ئاسنیان کەمە هەندێکیان تەلەسیمیایان هەیە هەندێکیان سکڵسێڵ ئەنیمیایان هەیە جۆرەکانی زۆرە ئەوەش پزیشکی پسپۆر دیاریەکە هەندێ فەحسیان بۆ ئەنێرێ بە فەحسەکان دیارە بێ جۆرەکەی چێ و بە پێی جۆرەکانی ئیلاجیان بۆ ئەنووسێ لە بڵێن 28 هەفتەی و زیاتریش ئەگەر کەمتر لە دەبوو هیمۆگلۆبینەکەی ئەوەش ئاعتیباریەکەین وەکو کەم خوێنی ئەوەش پێویستەکە هۆکارەکانی بزانین و عیلاجی بۆ دانێن بە پێی هۆکار. دکتۆرە کەسێک خانمێک کە دووجانە لە چ نەخۆشێک خۆی پارێزێ لە سەرەتایسکەکە بۆی کە مناڵەکەی تووشی گرفت نەبێت تووشی شێواوی نەبێت لە دروستبوون و لەدایکبوونە وەکو وتمان پستانی خوێن شەکرا مەبەستم لە نەخۆشە گوازراوەکانە ببوورە واتە یەکێک دەرکەومێک کوتێ هەبێ یا شتێکی دیکە طبعا ئەگەر مەسەلەن مناڵێک تووشی دەرکەومێک کوتە بوو لە ماڵەکە ئەبێ ئەو ئافرەتە یعنی خۆی جیا کاتەوە لەمەسە مناڵەکە بیبەنە شوێنێکی تر ئەو ماوەیە لە چەند هەفتەیە زۆر گرفتی بۆ دروستەکە ئەگەر توش ببێت لە سەرەتای 20 هەفتە يعني لبدايتي حملة تا 20 هەفتە ئەوە زۆر کێشەیە وەکو وتمان چکە زۆربەی ئەندامەکانی ئەو کۆرپەلەیە لەو ماوەیە دروستە بێ لەبەر ئەوە ئەبێبی پارێزین لە هەموو جۆر ڤایرۆسێک بەکتریایەک هەر شتێک کە باشە بابەتی سۆنارکردن لە کاتی دووجانیا بەڵێ پرسیار یەکەم ئەوەی هیچ گرفتێ دروستەکە ئەگەر سۆنار زۆر بکرێت دووەمینیش گرنگی سۆنار هەرەوەیە کە شکڵی مناڵەکەت پێڵێ و تەمەنی نزیکەی مناڵەکەت پێڵێ یاخود زۆر وردەکاری تریش ئەکرێ بزانرێ بەڵێ ئێمە سۆنەر زۆری و کەمی بەپێی پێویستی سۆنەر ئەیکەین عادەتەن یەکەم سۆنەر لە بینی 11 و 13 هەفتەیە ئەوەیان زۆر گرنگە لە بەرەوەی مناڵ ئەگەر مەسەلەن کێشەیەکی کرۆمۆسۆماتی هەبێ دیارە بێ با بڵێن بە ئەستوری پشتەمنی ئەو کۆرپەلەیە بۆ مەسەلەن بزانین مەنغۆلە یاخود یعنی کێشەی داون سیندرۆمی هەیە ئەوەیان زۆر گرنگە لە بینی 11 و 13 هەفتە ئەوە ضرورە بکرێ بۆ کۆتاییش هەر ئیستیفادەی لێ ئەەکەین بۆ حساباتی تەمەنی مناڵەکەش سۆنەرێکی تر هەیە بەلامانەوە گرنگە لە بینی 22 26 هەفتە ئەوەش هەر نقصانیەکانی زۆربەی نقصانیەکانی مناڵ لە سەرەتاوە دەرناکەوێ لە ناوەڕاستیشە ئەو سۆنەرە گرنگە لەبەر ئەوە ینی زۆری بۆچی زۆر بیکەن هیچ ینی ئەگەر کێشەیەکی نەبێت پێویست ناکە بەرکەوتنی تیشک ئەشعە لە کاتی پێویستە گرفت دروست دەکات ئەوەیان پزیشکی پسپۆر قەراری بۆ ئەیە ئەگەر زۆر گرنگە ئەو تیشکە بکرێ بەڵێ ئەتوانن هەندێک تیشک هەیە بکرێ مەسەلەن لەبەر ژیانی ئافرەتەکە با بڵێن نەخۆشیەکی یەکێک لە نەخۆشیەکانی با بڵێن شێر پەنجە بێ یاخود مەسەلەن شتێکی هەبێ مەسەلەن وەرەمێکی هەبێ شتێکی هەبێ دیاری نەدراوە بە سۆنەرەکە زۆر وازح نییە و گرنگە بۆ ژیانی ئەو ئافرەتە بۆنە بکرێ با بڵێن مەسەن MRI باشترە وەکو CT یاخود مەسەلەن ئەم ئافرەتە کەوت تووشی مەسەلەن حادیسەی سیارە بوو ضرورە مەسەن ئەشعەیەکی بۆ بکرین بۆ قاچی بۆ دەستی قەیچێکە ئەمانە ئەکرێ بەڵێ دکتۆر پرسیارەکە تۆ لەسەر ئەوەی کە کەسێک بێ مناڵی دوانەی هەبێت هیچ شتێک هەیە خۆی بیکات لە جۆری خواردن لە لایفستایلی خۆی بگۆڕێت زۆر ئەو پرسیارەمان بۆیە حەزەکەم دوانەیەکم کوڕ و کچیش بەڵێ ئەمە هەمووی
سيركە دوانە ئەبێ بە ویراسی هەیان بێ لە عائیلەکە لە جیناتیانە. بەڵێ لە جیناتیان ناڵێم هەندێک لە دەرمانەکانیش دوانە دروست دەکا طبعا لەو کەسانە کە خۆیان یعنی لە عائیلەیان بە ویراسە هەیە بەڵام شەرت نییە یعنی دەرمان و هەبوو دەرزی بیکە بە دوانە هیچ گەرنتی نییە نەخێر لە بابەتی کوڕ و کچەکەش یعنی هیچ گەرنتی نییە ئەمە کوڕە ئەمە کچە جەدوەل هەبێ یاخود شتێک هەبێ هەندێشتی علمی هەیە ئێمە ڕێنمایی نەخۆشەکانەکەین بۆ ئەم بابەتە بەڵام مەوزوعی خواردنی فلانەشت ئەیکا بە کۆر فلانەشت ئەمە ئەساسی نییە نەخێر ئەوانەی کە خەریکی ئەوان چی بکەن چیان پێڵێت ئەڵێم وازی لێبێنن مهم مناڵەکە تەندروست بێ باش بێ ئەگینا مەوزوعی کوڕ و کچ قەت بەو شتانە نابێت ئەو شێواویانی لە کاتی دروستبوونی مناڵەکە وردە دەستکی دایکەکەەوە دروستە بێت لە هەمووی لە سۆنەرا هەستی پێک بێ چکەمە هەندێک جار مناڵە بینین گرفتیان ئەوەی دایک و باوکە کاڵێ لە سۆنەرا و توێتی نۆرمەڵە بالضبط خۆشت نییە سۆنەر یعنی هەمووشت دەرکەوێ پێی مەسەرەن ئەو نەخۆشیانەی پێست با بڵێن مێشک با بڵێن مەسەلەن شەلەل دەماغا یاخود مەسەلەن نەخۆشیەکی پێستیان هەیە ئیکتیۆزیس و ئەوانە دەرناکەوێ بە سۆنەر یعنی هەموو گرفتەکان دەرناکەوێ مەگەر شتێکی زۆر وازح بێ لە عەمودی فەقەری بێ لە دروستبوونی مەسەن دەست و قاچ و ئەو شتانە ڕەنگە بەڵێ ئەبینرێ بە سۆنەر بەڵام هەندێشت هەیە لە ناو مەسەلەن مێشکی ئەو مناڵە ئۆتیزم بێ یاخود شەلەل دەماغ بێ نەخێر کەس ناتوانێنە ئەبێ ینی دوای ئەوە مەسەلەن بە 6 مانگ بە ساڵێک اینجا دەرەکەوێ ینی بە مایلستۆنی ئەو مناڵە کۆتا ڕێنمایت بۆ خانمان لەگەڵ لە دایکبوونی مناڵەکە یەکەم لە دایکبوون سروشتی بێت یاخود لە کاتی پێویستانە شتەرگەریش بێت بەتەکید سروشتی بێ دواترا ڕێنمایت چیە بۆ دوای لە دایکبوونیان بەتەکید سروشتی بێ ئێمە دائیمەن ئامۆژگاریانەکەین بۆ مناڵبوونی سروشتی لەبەرەوەی بۆ جستەی خۆیان باشترە یەکسەر هیچ مەسەلەن برینێک هیچ شتێک نییە لە گیانیانە یەکسەر هەڵەسن بۆ سەر ئیشەکانیان ژیانیان بە تەبیعی بەنە سەر احتیمالی نەزیف و ئیلتیهابات و مەسەلەن خستی خوێن و جەڵتەی سیەکان هەمووی کەمترە لە مناڵبوونی سروشتی باشە ومێدی سەلامەتی بۆ بەڕێست و بۆ هەموو بینەرانی خۆشەویستی